بە مەبەستی بەدەستێنانی شام شایستەداراییەکان و هەم ئیمتیازیانەی کە پێشووتر حکوومەتی هەرێم بڕیایدا بوو لە بەرامبەر ئەو کارە ساتە کە بەسەریان هاتووە بۆیان دابین بکرێت تا ئێستا بۆیان دابین نەکراوە لەبەرەوە لە ئێستادا بەشێک لە کەسوکاری ئەنفالکراوان لە ئیدارەی گەرمیان ڕێگای چوون بۆ مەزاری شەهیدان و ئەنفالکراوانی ئیدارەکەیان گرتووە و داخستووە و دەڵێن ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین بەرپرسان بۆ مزایەدە بێنە سەر مەزاری شەهید و ئەنفالکراوەکانمان لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا هەر ساڵێک هاتە بن تەنها بەڵێنی بریقەدار و لە هەمان کاتدا بەڵێنی بێکرداریان پێداون لەبەر ئەوە ئەوان چیتر وەکو ڕابردوو متمانەیان پێ ناکەن و تەنانە ناشێڵن بەسەر ڕۆحی کەسوکاری ئەوانەوە مزایەدە بکەن و دروشمی بریقەدارۆکو خۆیان دەڵێن بڵێنەوە لەبەرەوە ئەوان دڵنیایەدەن بەردەوامیەدەن کە بە هیچ شێوەیەک ئامادە نین کە لە بەرامبەر ئەو کەم تەرخەمیانەی و بێباکیانی حکوومەت بێدەگەڵبژێر بۆچی لەسەر شەقامی کێت ئەنفالە و داوای چیەخی؟ وەڵا کوڕم ئەنفالە مێردم ئەنفالە لە دەیەکە ئەنفالکرێمە 48 زەلامان بریا بەس ژنجێ ماوە مناڵەکانمان گەورە کردووە زۆربەی مناڵەکانمان ئیستا مناڵ خۆم نەهین ڕەفیقەکان مینە ڤاڵەکان من خوشکەکانم تا ئێستا دا نەمەزریانە لە هیچ دەستگای حکوومەتە لە هیچ ڕێکخراوێکە لە هیچ کۆمپانیایەکە لە هیچ کەرتێ تایبەتە ئەمە کەرتی تایبەتە و هەلی کاتان بۆ ئەحالێنین هەلی کارەکەی هەڵبژاردنەکانیان با هە چوار مناڵ لە هەلی کارێکا دا بمەزرێنن ئیسا ئێمە بژیرە و مناڵێنینە لەسەر شەقامی بۆ ئەوەی ئەوان نێنە سەر گوڵکۆکان و وتافی ئەوان نزانی چیان کردەوان لە هەولێر قاپیان بۆ گەنجەکان ئێمە نەکردێتەوە یەک دامون دەستگای حکوومەت نەوەزارەت کەی چوونەتە ئەوێ پوریە کەی چوونەتە ئەوێ ئاتا تەبلی خۆمشیان کرد ئیمساڵ دوو جار ڕۆینە ئەوەی من ئاگەم لێبێ من نازانم بۆچی ناتنە شۆنا لە پرێکاوتیان ناتوانی ناتبین نەیانوێرە نوێنەرانتان چوون نوێنەرەکانتان چوون وەکوپی نوێنەرەکانمان ئام گەنجێل تاوای سەقستان لێلاکرد ئەرێ وەڵا ڕۆیشتونە نەوەزارەت شەیدان قاپی بۆیان کردێتەوە نەوەزارەت سەرۆکی حکوومەت قاپی بۆیان کردێتەوە ئیسا ئەوانیش قاپی ناکەنەوە خەڵچێتە سەر گۆڕەکانمان ئەوانیان بۆ چی ئەنفالمانیان کرد ئەوان دەستیان لێ ئەنفالچیەکانە ئەگەر دەستیان لێنانەوە 4 ساڵە تەرمەکان ها لە مەیتخانە ئەیتێرنەوە بێ ئەوانەی ها لە ژێر عەرزا کۆمەڵێکمان دەرکرا ها لە مەیتخانەی بەغا نایتێنەوە 4 یاتات و ڕۆینیان ئەودەتەوە بەڵام دۆستمانی ئەم حکوومەتە ئەوەی بەحسی پێمانی نەکرد ئەوان تەعدایان لە مناڵەکانمان کرد و نەوعێتر ئەمان تەعزیبیانێت زۆر سوپاس بۆ وتەکانت پورێکیان ئەم وێنەیە چی تۆیە؟ خۆشکەمە بۆچی لەسەرم شەقامەی بۆچی لە ماڵەوە نیت داوای چیەکەیت؟ داوای ئەمانەکەین داوای هیچ ناکە داوای کەس و کارەکەمانەکە ئەمە خۆشکمە حکوومەت کەم تەرخەمە؟ ئای چی هەرە وڵا ئەوە قسەمانش کرد هیچ وەبای خیاڵیانە نایەتەوە ئێمەش لە قسە کەوتینوتەوە لەبەرەوە ئێستا قسەکانتان کردوتە کردار واتونە سەر شەقامەکان؟ ئەرە وەڵا ئەی چی بکەین ئەو خۆشک نازارمە ئەی خۆی گەورە ئینشاءڵڵا لێ خۆش بێ و لە ئەمەردوی هەموو لایەک وەکو دەبینن بەشێک لە کەسوکار و لە هەمان کاتە کەسوکاری ئەو قوربانیانەی لە شاڵاوی ئەنفال لە بێسەر و شوێن بوون لە سەر ڕێگای مەزاری شەهیدان و لە هەمان کاتیشدا پەیتا هاوڵاتیان سەردانی مەزارەکە دەکەن و لە هەمان کاتە پرسە و سەرخۆشی و نیگەرانی و خەمی چەند ساڵیان بەهۆی یادکردنەکانەوە دووبارە بەسوێتر و تازە بۆتەوە ئەوان دەڵێن حکوومەت تەنها کار لەسەر نوێکردنەوەی برینەکانەکان دەکا نەوەکو چارەسەرکردن و بەدەمەوە هاتنیان ئەوان دەڵێن تا جێبەجێکردنی خواستەکانیان لە فشارەکانیان بەردەوام دەبن.